جیاوازی کەشوهەوای ئەمساڵ کاریگەری لەسەر بەروبوومە کشتوکاڵەکانی سنووری هەڵەبجە داناوە بە تایبەت هەنار کە جیاواز لە ساڵانی ڕابردوو کەمتر گوڵی گرتووە و باخەوانێک دەڵێت ئەگەر پلەی گەرما بەرز بێتەوە هێشتا دەرفەتێک ماوە تا بەرەمی هەنار باشتر بێت بەڵام بەرەمە مزرەمەنیەکان لە سەدا 50 تەرزە گوڵیان وەراندووە. هەڵوژە و قەیسی ئەوانە کە ئەو بەروبوومانە لە کاتای گوڵەکان ئەوە زۆربیان گوڵەکانیان لە دەستدا نایانتوانی موتوربە ینی ببێت بە سەمەر بەنسبەت هەناریشەوە ئێساکە توانم بڵێم هەر هەمان کێشە هەیە بۆ هەنار بەڵام مەودای هەنار هێشتا ماوێتی ئەگەر لەمە دووە گەرماکە تۆزێک زیاد بتر بێتەوە و چونکە گوڵی هەنار تازە دەست پێکات تا چەند دوا کەوتووە ساڵانم کاتە هەنار دەرکەوت و ئێستا دوا کەوتووە بەڵام ئەگەر بڵێن باران و ئەوانە بەردەوام نەبێت و پلەی گەرما کەمێک بەرز بێتەوە احتیمالی هەیە فرسەتێک لە بەردەم هەنارە مابێت بتوانێت بەروبوومی باش بگرێت ئینشاءڵڵا. بەڕێوەبەری باغداری لە کشتتوکاڵ هەڵەبجە ئاماژە بە هۆکار و کاریگەریەکانی باران و تەرزە لەسەر کشتتوکاڵ و ئەگەرەکانی بەردەم کەمبوونەوەی بەرەمی هەناری هەڵەبجە دەخاتە ڕوو. ئەمە ئەگەڕێتەوە بۆ دوو یەکیان ئەوەیە کە ئەمساڵ تا ئێساش تا کاتێکی بڵێن دەمە پێشیش پلەی گەرما هەر نەزم بوو لە دروستبوونی گوڵ پێویستی بە پلەی گەرمای بەرزە لە 18 بۆ 25 بەرز بێتەوە اینجا ئەو گوڵە بەرەو گوڵ ئەچێت. دووەمیان تیشکی خۆرە سەبەب تیشکی خۆر هەنار پێویستی بەوە هەیە 6 سعات بەلانی کەمەوە خۆری هەبێت اینجا ئەم بەر ئەچێ بۆ گوڵکردن لە هەنارە شتێک هەیە هەنار گۆبکەکان دوای گەڵاکردنە وەکو بەرهەمەکانی کە نیە قۆقیسی ئەوانە هەنار جیاوازە هەنار هەر کاتێک جەوەکە گونجا پلەی گەرما بەرز بووەوە یان تیشکی خۆر لەبار بوو ئەچێ بۆ گوڵکردن. لە سنووری پارێزگای هەڵەبجە 10,000 دۆنم زەوی چێنراوە بە باخ و 3,000 دۆنم زەوی بە بەرەمە کشتتوکاڵەکانی دیکە 3,000 باخەوانیش بەرەمی کشتتوکاڵی بەرەم دێنن ساڵاناش نزیکەی 30,000 تۆن هەنار بەرەم دێنرێت بەڵام گۆڕینی کەشوهەوا و درێژبوونەوەی بەهار کاریگەری لەسەر بەروبوومە کشتتوکاڵەکان جێهێشتووە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.